گەردەلوولی بۆمڕەشکراو بەڕێوەیە و سەرماکەی بۆ ئەمریکیەکان ئێسقانتەزێنە. زریانێکی بەهێزی زستانە هەفتەیەکە ئەمریکای گرتووەتەوە. پێشبینی دەکرێت ئەمریکیەکان ساردترین جەژنی کریسمس لە ماوەی 4 دەی ڕابردوودا ببینن. ئەم شەپۆلە سەرمایە نەوەی ئێستا یەکەم جاریانە دەیبینن. ڕۆژی سێشەممە لە باکووری ڕۆژاوای زەریای هێمن دەستی پێکردو و پێشبینیش دەکرێت ڕۆژی هەینی ببێتە گەردەلوولێکی بۆمڕێشکراو وەک شارەزانی کەشوهەوا وەسفیان کردووە. گەردەلوولی بۆمڕێشکراو زاراوەیەکە بەواتای ئەو شەپۆلە سەرمایە دێت کە تا دێت ساردتر دەبێت و تێکڕای پەستانی هەوا لە ماوەی 24 کاتژمێردا بۆ لایەنی کەم 24 میلیباردا دەبەزێت. بۆیە بە بۆم ناو دەبرێت و هێزێکی زۆر دروست دەکات بەهۆی دابەزینی خێرای پەستانی هەواوە. بەهۆی شەپۆلەکەوە زیاتر لە 90 ملیۆن کەس لە 37 ویلایەتی ئەمریکا لە حاڵەتی فریاگوزاری لە ناکاو ئاگادار کراونەتەوە و لە ئامادەباشیدان. پلەی گەرمی لە نزیکەی لە 80 وڵاتەکەدا بۆ ژێر سفردا دەبەزێت. شەپۆلەکە تەنانەت ویلایەتی تەکساسیش دەگرێتەوە کە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا و نزیکە لە کەمەرەی گۆی زەوی کە بەراورد بە ناوچەکانی دیکەی ئەمریکا گەرمترە. پێشبینی دەکرێت لە ڕۆژانی سەری ساڵدا سەرماکە هێندە بەهێز بێت کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا سەرمای لەو شێوەیە ئەمریکای گرتبووەوە. سەرما لە ویلایەتی فلۆریدا بە شێوەیەک دەبێت لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە. دەستگای کەشوهەوای ئەمریکا دەڵێت سەرماکە ئێسقانتەزێن دەبێت. پێشبینی دەکرێت پلەی گەرمی لە هەندێک ناوچەی ئەمریکادا ببەزێت بۆ 25 تاوەکو 45 پلەی ژێر سفری سەدی. سەرماکە بە شێوەیەک دەبێت لە ماوەی کەمتر لە 5 خولەک دا ئاو دەیبەستێت. دەستگای کەشوهەوای ئەمریکا مەترسی حاڵەتی مردن دەکات و داوای ڕێوشوێنی خۆپارێزی لە سەرماکە دەکات. لە ویلایەتی کنتاکی و کارۆلینای باکوور بارینە ئاسایی ڕاگەیەنراوە. پێشبینی دەکرێت بەهۆی بەستنی ڕێگاوبانەکان ئاستەنگی هاتوچۆ و فڕۆکەوانی لە چەندین ویلایەت دروست ببێت. گەشتی فڕۆکەخانەکانی شیکاگۆ و دێنیڤەریش هەڵوەشێنراوەتەوە.